گەرم و گەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە شاری سەقز، دەست بەسەرکردنی دوو برای خەڵکی بانە لە شاری تاران، پەرەسەندنی خۆکوژی گەنجان لە ڕۆژهەڵاتی کوردستان، یان لە دەستانی چوار ئەندامی ئاسایش لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان، کوژران و برینداربوونی 8 کەس لە کۆبوونەوەی ماڵدزراوانی پاکستان، هەڵکشانی ئاماری پەراوێزنشینی لە ئێران و هێرشی چڕی ئەمریکا بۆ سەر بنکەکانی سوپای قودس لە سووریا و عێراق. درێژەی هەواڵەکان پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە شاری سەقز. ڕۆژی هەینی 13 ڕێبەندانی 1402 هەتاوی کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بۆ پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا ڕێوڕسمێکیان بەڕێوەبرد. بە پێی هەواڵی گەشت و کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران ڕۆژی هەینی لە بەرزاییەکانی دەوروبەری شاری سەقز ڕێوڕسمێکیان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا بەڕێوەبرد و وێڕای ڕێزلێنان لەو ڕۆژە مێژوویە مانگرتنی سەرکەوتوانەی خەڵکی کوردستانیان لە جەماوەری قارەمانی کوردستان و شاری سەقز پیرۆزبایی کرد. پشتەربوونی ئەو مەراسمە هەروەها یادی هاوڕێ محەممەد حوسێن کەریمیان بەرز ڕاگرت و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕ لە شانازی گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بن. دەست بەسەرکردنی دوو برای خەڵکی بانە لە شاری تاران ڕۆژی شەممە حوتی ڕێبەندانی 1402 جەماڵ و کەماڵ عەبدوڵڵایی دوو برای خەڵکی گوندی بەردەڕەشی سەر بە شاری بانە پاش بانکران بۆ دادگای تاران دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین گوازرانەوە. جەماڵ و کەماڵ عەبدوڵڵایی سەرەتای مانگی گوڵانی ساڵی 1400 لەلایەن تڵعاتی سپای پاسدارانەوە لە شاری بانە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە تاران گوازرانەوە. ئەو دوو هاوڵاتیە لە ماوەی بەندکرانیاندا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەیە بێبەش و پاژماوەیەک لە مانگی ڕەشەمەی ساڵی 1401دا هەر یەکە و بە دانانی وەسیقەی 25 ملیار تمەنی لە گرتوخانەی ئیسلاحاتی سپای تاران ئازادکران. بە پێی زانیاریەکان جەماڵ و کەماڵ عەبدوڵڵاهی بە تۆمەتی دەرباسکردنی کەسانێک لە سنووری بانە کە دەستیان لە کوشتنی محسێن فەخریزادەدا بووە دەست بەسەر کرابوون. دەست لە کارکێشانەوەی شێرکۆ حجازی بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی سەقز. شێرکۆ حجازی بەرپرسی دەستەی تۆپی پێی سەقز و یەکێک لە چالاکە مەدەنیە ناسراوەکانی ئەم شارە لەژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان ناچار بوو دەست لە پۆستی سەرۆکی دەستەی تۆپی پێی سەقز بکێشێتەوە. شێرکۆ حجازی لە سەروبەندی ساڵیادی کوشتنی ژینا ئەمینی بە توندوتیژی لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەست بەسەر و دوایەوە 4 ڕۆژ بە دانانی بارمتەی 2 میلیارد و 400 میلیۆن تمەنی بە شێوەی کاتی ئازادکرا. ناوبراو بە ڕاگەیاندنی دەست لە کارکێشانەوەی خۆی لە پەیجە تایبەتەکەی نووسیویەتی زۆرن ئەوانەی بەسەر شاخەکاندا سەر دەکەون، بەڵام کەمن ئەوانەی کە لەسەر کلووتکای شاخەکان بوەستن. زۆرن ئەوانەی کە منداڵیای زێڕ بەدەستێنن، بەڵام کەمن ئەوانەی کە شایانی لە باوەشگرتنن. زۆر کەس بەناوبانگ دەبن، بەڵام لە ویژدانی ملەتدا ژیانێکی سەربەرزانەیان نییە. ناڕوونی چارەنووسی ماشەڵڵا کەرەمی لە گرتوخانەی ئیسلاحاتی کەرەج. ماشەڵڵا کەرەمی باوکی گیانبەخکردوو محەممەد مهدی کەرەمی پاش 164 ڕۆژ بەندکران هێشتا چارەنووسی بە ناڕوونی لە بەندی 15 زیندانی کەرەج ماوەتەوە. ماشەڵڵا کەرەمی پاش لە سێدارەدانی کوڕەکەی لەلایەن کۆماری ئیسلامی پەیوەندی لەگەڵ بنەماڵەی دادخوازانی ئێران گرت و بەردەوام بەرپرسانی ڕژیمی ڕسوا دەکرد. ناوبراو 5 مانگ لەوەبەر بەهۆی چالاکیەکانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی 6 خەزەڵوەری ئەمساڵ لە گرتوخانەی ئیسلاحاتی کەرەجەوە بۆ زیندانی ئەو شارە گوازرایەوە. کۆتاییەکانی مانگی سەرماوەزی 1402 کەیفەرخاستی ئەو باوکە دادخوازە لەلایەن دادسەرای گشتی و ئینقلابی کەرەج بە تۆمەتەکانی ئەندامەتی لە گروپ و دەستە نایاسایی بە مەبەستی تێکدانی ئاسایشی گشتی بێڕێزی بە پیرۆزیەکان پێکێنانی گروپ بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و بێڕێزی بە ڕێبەری جەرکرا.
جێگەی ئاماژەیەکە محەممەد مهدی کەرەمی لە ڕەوتی شۆڕشی ژینە دەست بەسەر و لە هەفتەی بەفرانباری 1401 هاوڕێ لەگەڵ سەید محەممەد حوسێنی لە سێدارەدرا. پەرسەندنی خۆکوژی گەنجان لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا کچێکی خەڵکی بانە بە ناوی دیمەن سەعیدی و مێرمنداڵێکی خەڵکی سەقز بە ناوی سینا عەبدولی تەمەن 17 ساڵ لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. بە پێی زانیاریەکان هۆکاری خۆکوژی ئەو دوو گەنجە وەکو هەمیشە کێشەی خێزانی ڕاگەیەندراوە، بەڵام ئەوەی کە ڕوونە ئەوەیە کە نەبوونی هەلی کار، نەبوونی هیوا بەجاهاتوو، نەبوونی ئازادی و مافی هەڵبژاردن، داڕمانی بنەمای ئابووری کۆمەڵایەتی و سیاسیەکان، کولتوری پیا و سالاری و هاوسەرگیری لە تەمەنی منداڵی، گیرۆ دەبوون بە مادەی هۆشبەر، هەژاری سەپێنراو بەسەر کۆمەڵگا، نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی و سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی سەرەکی ترین هۆکارەکانی هەڵکشانی ئاماری خۆکوژی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە. گیانلەدەستانی 4 ئەندامی ئاسایش لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی هەینی 13 ڕێبەندانی 1402 دەوڵەتی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کرد سەر گەڕێکی مەهاتای قامیشلو و بەهۆیەوە 4 ئەندامی ئاسایش گیانیان لەدەستا. بردومانی سیستماتیکی ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیەوە درێژەی هەیە و بەیانی ڕۆژی هەینی بنکەیەکی هێزەکانی ئاسایش لە شاری قامیشلو لەلایەن پەهبادێکی تورکیەوە بردومان کرا. لە ئەنجامی ئەو هێرشەدا 4 کەس گیانیان لەدەستا و کەسێکی دیکەش بریندار بوو. بردومانەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان وێڕای زیانی گیانی ژێرخانەکانی خزمەتگوزاری لەناو بردو و ژیانی هەزاران کەسی خسوەتە مەترسیەوە. کۆبوونەوەی خەڵکی سیستان لە ڕۆژی جیهانی تەڵاوەکان. ڕۆژی هەینی 13 ڕێبەندان کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی سیستان هاوکار لەگەڵ ڕۆژی جیهانی تەڵاوەکان لەسەر بەستێنی تەڵاوی هامووندا کۆبوونەوە ناڕزایەتی خۆیان لە ئەس بایەغنەدانی ڕژیم با ژینگە و سروشتی ئەو ناوچەیە نیشاندا. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، ژینگەی سیستان و تەڵاوی هاموون ماوەی 2 دەیە کە گیرۆدەی وشکە ساڵی و بەڕێوەبەرایەتی ناکارامەی بەرپرسانی ڕژیمە. لەلایەکی دیکەوە ئەفغانستان دەستی داوەتە دروستکردنی بەندە و هێشتا دەوڵەت نەیتوانیوە دیپلۆماسیەکی کارامە لەگەڵ حکوومەتی تالێبان، دەوڵەتی پاکستان و هندوستان ساز بکات بۆ ئەوەی حەقی ئاوی سیستان بدرێت. شایانی باسە کە بوونی وشبوونی تەڵاوی هاموون و چانیماکانی زابۆل هەزاران کەس ناچار بە کۆچکردن بۆ پارێزگاکانی دیکە بوون. کوژران و برینداربوونی 8 کەس لە کۆبوونەوەی ماڵدزراوانی تاکستان. شەوی هەینی 13 ڕێبەندان ماڵدزراوانی ئەلماس خودرۆ لە بەردەم ماڵی پارێزەری شرکەت کۆبوونەوە، بەڵام تەقەیان لێکرا و بەهۆیەوە 2 کەس گیانی لەدەستا و 6 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان ماڵدزراوانی ئەلماس خودرۆ ماوەیەکە بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان ناڕزایەتی دەرەبڕن، بەڵام هیچ ناوەندێکی قەزایی بایەخ بە کێشە و گرفتەکانیان نادا. شەوی هەینی ناڕازیان لە بەردەم ماڵی پارێزەری شرکەت کۆبوونەوە، بەڵام ئەو پارێزەرە بە چەکی ڕاوکردن تەقەی لە خەڵک کرد کە بەهۆیەوە 2 کەس گیانی لەدەستا و 6 کەسی دیکەش بریندار بوون. شانی باسە کە ئەو تاوانبارە دەست بەسەر کراوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی بەلوچ لە ئیرانشار. ڕۆژی پێنجشەممە 12 ڕێبەندان شارۆمەندێکی بەلوچ بە ناوی محەممەد یوسف داودی خەڵکی ئیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، محەممەد یوسف داودی پاش هاتنە دەرەوە لە دادگای ئیرانشار لەلایەن لیباس شەخسیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و کاتێک بنەماڵەکەی سەردانی قازیان کردووە و تویانە کە ڕەفاندنی ڕۆڵەکەتان پەیوەندی بەو پەروەندەوە نیە و ناوەندە ئەمنیەکان لەسەر دۆسیەکی دیکە دەست بەسەریان کردووە. سەپاندنی سیزای زیندان بەسەر 2 دەست بەسەرکراوی شۆڕشی ژینە لە مەشهەد. خسرۆ عەلی کوردی پارێزەری دادگستەری ڕۆژی هەینی 13 ڕێبەندان ڕایگەیاند. مەجید خوشمەنزەر و کوڕەکەی بە ناوی ئەمیرڕەزا خوشمەنزەر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کراون. بەوتەی خسرۆ عەلی کوردی، مەجید خوشمەنزەر بە تۆمەتی لە کارخستنی دووربینەکانی ناوەندی ترافیک لە سەردەمی شۆڕشی ژینە بە 10 ساڵ زیندان و 1 ساڵ دوورکەوتنەوە بۆ شارستانی تایبەت مەحکوم کراوە.
هەروەها ئەمیر ڕێزا کوڕی مەجید کە مانگی خەزەڵوەری 1401 دەست بەسەر بوو بە هاوکاریکردنی باوکی بۆ لە کارخستنی دووربینەکان تۆبەتبار کراوە و ئەگەری هەیە سزای قورسی زیندانی بەسەردا بسەپێنرێت. هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بۆ ئێعدامی عەباس دووریس. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕۆژی هەینی 13 ڕێبەندان لە بەیان نامێکدا خوازیاری ڕاگررتنی سزای لە سێدارەدانی عەباس دووریس بوو. عەباس دووریس لە ناڕازیانی ئەشکەنجەدراوی شۆڕشی خەزەڵوەری 98 لە بەندەر ماهشارە کە پاش ڕەتبوونەوەی داواکاریەکەی بۆ پێداچوونەوە بە حوکمی ئێعدامی بۆ جارێکی دیکە لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە بە ئێعدام مەحکوم کراوە. پارێزەرانی عەباس هاوکار لەگەڵ چوونەسەرەوەی ئاماری ئێعدامەکان لە ئێران هەموو هەوڵەکانیان خستووەتە گەڕ بۆ ئەوەی ڕێگە لە بەڕێوەچوونی ئەو حکومە نادەتپەروەرانە بگرن، بەڵام هێزەکانی سوپای پاسداران ناوبراویان خستووەتە ژێر گوشار و بەردەوام هەڕەشەی کوشتن لە بنەماڵەکەی دەکەن. هەڵکشانی ئاماری پەراوێزنشینی لە ئێران. فەرشاد موئمنی ئابووریناز لە راپۆرتێکدا ڕایگەیان ڕێژەی پەراوێزنشینی لە ئێران سنووری 25 میلیۆن کەسی تێپەڕاندووە. ئەمە هۆشداریەکە بۆ سەرهەڵدانی سەدان کێشەی ئابووری و کۆمەڵایەتی. لە راپۆرتی ناوەندی لێکۆڵینەوەکانی مەجلسدا هاتووە کە ڕەوەندی چوونەسەرەوەی ئاماری جەمعیەتی ژێرهێڵی هەژاری گەیشتووەتە 30% کە 1 لەسەر 3 کۆی گشتی دانیشتوانی وڵات ئەگرێتەوە. ئەوە لە حاڵێکدایە کە هاوکات 40% دیکەی جەمعیەت نزیک لە هێڵی هەژاری بوونەتەوە. سفرەی خاڵک بە تەواوی لاواز بوو و کوالیتی خوراکیش بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. ناڕزایەتی ژنانی ئەفغانستان لە ئاز پەسەندکردنی نوێنەری تالیبان. ڕۆژی هەینی 13 ڕێبەندانی 1402 کۆمەڵێک لە ژنانی ئەفغانستانی لە ئاز قبولکردنی بڕوانامەی نوێنەری تالیبان لەلایەن دەوڵەتی چینەوە ناڕزایەتیان دەربڕی. ژنانی ئەفغانستانی دەڵێن قبولکردنی بڕوانامەی سەفیری تالیبان لەلایەن سەرۆکۆماری چین و بەشداری نوێنەری تالیبان لە کۆبوونەوەی دوحای قەتەر بە واتای پشتیوانی کۆمەلگای جیهانی لە جنایەتەکانی ئەو گروپە دژبە ژنانە. ناڕازیان هەروەها ڕایانگەیان کە کۆمەلگای جیهانی ئەبێ لە جیاتی یارمەتیدانی تالیبان بۆ سەرکوتی زیاتری ژنان پشتیوانی لە خەڵکی ئەفغانستان و بە تایبەت ژنانی ئەو وڵاتە بۆ گەیشتن بە مافەکانیان بکات. دو هەواڵمان سەبارەتە بە هێرشی چڕی ئامریکا بۆ سەر بنکەکانی سپای قودس لە سووریا و عێراق. شەوی هەینی 13 ڕێبەندان ئەمریکا لە وەڵامی هێرشی ملیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی بۆ سەر بنکەی تەنەف کە بووە هۆی گیان لەدەستان و برینداربوونی 43 کەس بنکەکانی سپای قودس و حیزبوڵای عێراقی کردامانج و بەهۆیەوە دەیان کەس کوژرا و برینداربوون. لە ڕاگەیاندنی سنتکامدا هاتووە کە 85 ئامان 4 بنکە لە مەیادین، دێر و زور و ئەبوو کەمالی سووریا و 3 بنکە لە ئوستانی ئەنباری عێراق کراونەتە ئامانج و ئەمە سەرەتای هێرشەکانە و درێژەی ئەبێت. بەپێی زانیاریەکان 28 کەس لە سووریا کوژرا و بریندار بوون کە زۆربەیان لە هێزەکانی زەینەبیون بوون و فاتمیون بوون. هەروەها هەشتی شعبی عێراق ڕایگەاندووە کە زیاتر لە 10 کەس لە هێزەکانی لە هێرشەکانی ئەمریکادا کوژرا و بریندار بوون. شانی باسا کە هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باز لە کوژرانی قاسم موسلح فەرماندەی هەشتی شعبی و عەباس دەراجی ڕێوبەری لۆجستیکی هەشتی شعبی لە هێرشەکان دەکەن. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.